یەکەم جەژنی مرۆڤایەتیە کەچی مێژووی سەرهەڵدانی تاوەکو ئێستا بە ناڕوونی ماوەتەوە. هەمووان وا دەزانن ئەم جەژنە بە تەنها پەیوەستە بە کوردەوە، بەڵام لە هەمان کاتدا چەندین گەلوونەتەوەی دیکە یادی ئەم جەژنە دەکەنەوە. سڵاوتان لێبێت لە نیابەختیارم. ئەمڕۆ باسی جەژنی نەورۆز دەکەین لە نێوان ئەفسانەی و ڕاستیدا. لە دوای کۆتایی هاتنی وەرزی سەرما و سۆڵی زستان و ژیانەوەی گوڵ و کانیاوەکان و سەوزبوونی چیا و دۆڵەکان، ئیدی هەمووان خۆیان ئامادە دەکەن بۆ وەرزی نوێبوونەوە و سەوزبوونەوە. لەگەڵ ئەوانەشدا جەژنێکی مرۆڤایەتی دێتە پێشەوە. نەورۆز تاکە جەژنەکە لە سەرتاپای کیشۆرەکان و لەلایەن چەندین نەتەوە و ئاین و گەلانی جیاوازەوە بە چەندین جۆر یادی دەکرێتەوە کە بەم هۆیەوە بەشێکی زۆری وڵاتان ئەم ڕۆژە دەکەن بە پشووی فەرمی، وەک ئێران و عێراق و قیرغستان و ئازربایجان و چەندین وڵاتی دیکە کە حکومەتەکانیان دانیان بەم جەژنە داناوە. بەڵگە مێژووی و کولتوریەکان مۆرکی ئەم جەژنە دەگێڕنەوە بۆ گەلی کورد و ئەوەش دەخەنە ڕوو کە 12,000 ساڵە نەورۆز هەیە و لەناو کووردا سەری هەڵداوە. لەناو ئەدەبی کوردیشدا تا ئێستا زیاتر لە 260 شاعیری کورد شعریان بۆ نەورۆز نووسیوە. 21 ئاداریش بەسەری ساڵی نوێی کوردی دادەنرێت کە ئەم ساڵ دەکاتە 2724 کوردی. شارەزایان بەسەرهاتی جەژنی نەورۆز دەبنەوە بۆ چیرۆکی زاڵبوونی کاوەی ئاسنگەر بەسەر زوحاکی خوێنڕێژدا و یادکردنەوەی سەرکەوتنی دادپەروەری بەسەر زۆم و ستەمدا. بەڵام شارەزایانی مێژوو ئەم پرسە زیاتر بە ئەفسانەیەکی دوور لە ڕاستی دەبینن، چونکە بەپێی بەڵگە مێژوویەکان جەژنی نەورۆز بە کۆنترین جەژنی مرۆڤایەتی دادەنرێت. سەرەتا مرۆڤەکان لە ئەشکەوتەکاندا ژیاون و یەکەم ڕۆژی بەهاریان کردووە بە جەژن. ئەمەش ئەوەمان پێ دەڵێت کە جەژنی نەورۆز زۆر لە ئەفسانەی زوحاک کۆنترە. سەرچاوە مێژوویەکان دوو هۆکاری سەرەکی بۆ دانانی یەکەم ڕۆژی بەهار بە جەژنی نەورۆز دەخەنە ڕوو. هۆکاری یەکەم بریتیە لەلایەنی سیاسی، چونکە ڕۆژی نەورۆز بەستراوەتەوە بە ڕاگەیاندنی یەکەم چوارچێوەی حکومڕانی لە مێژوودا کە بە دەوڵەتی پێشدادی ناسراوە. ئەم دەوڵەتەش ناوچەی بنیادنانەکەی خاکی ئێران بووە، بە تایبەتیش لە سەرەتای وەرزی بەهاردا، بۆیە بە ڕۆژی بژانەوە و نێبوونەوە دانراوە. هۆکاری دووەمیش ئابووری بووە، چونکە لە کاتی هاتنی وەرزی بەهاردا کۆتایی بە سەرما و قات و قڕی و زستان هاتووە و مەڕووماڵات زۆر بووە و مرۆڤیش لەم وەرزەدا توانیوێتی باشتر ڕاو بکات و قوتی خۆی بەدەست بهێنێت بۆ ژیان. مێژووی بڵاوبوونەوەی جەژنی نەورۆز بە ناو کیشۆرەکاندا دەگەڕێتەوە بۆ قافڵە بازرگانیەکان، ئەوانەی کە ڕێگای ئاوریشمیان دەگرتە بەر. ڕێگەی ئاوریشم ئەو ڕێگایە بوو کە وڵاتی چینی دەبەستەوە بە ئەوروپا و خۆرئاوای ئاسیاوە. ئەمەش ڕۆڵێکی گەورەی لە گواستنەوەی بیر و باوەڕ و کەلتور و سروتە ئاینیەکان هەبووە لە نێوان دانیشتوانی ئیمپراتۆرێتەیەک لە دوایەکەکان. بە گوێرەی ڕێکخراوی یونسکۆش لە سەرتابەهای جیهاندا زیاتر لە 300 میلیۆن کەس یادی ئەم جەژنە دەکەنەوە. ئەمە لە دوای ئەوە دێت کە یونسکۆ لە ساڵی 2009دا جەژنی نەورۆزی لە لیستی کلتوری ڕۆشنبیری بۆ مرۆڤایەتی تۆمار کردو. لە ساڵی 2016دا وەک کۆنترین جەژنی مرۆڤایەتی ناساندی. لەگەڵ بەرەو پێشچوونی مرۆڤایەتی و فراوانبوونی ئەم جەژنەشدا چیرۆک و ئەفسانەی جۆراوجۆر لەسەر نەورۆز دروست بوون. هەندێک دەڵێن دروستبوونی ئەم گەردوونە و لەدایکبوونی پێغەمبەر ئادەم کە بە باوکی مرۆڤایەتی ناسراوە لەم ڕۆژەدا بوون. لە لای ئێرانیە کۆنەکانیش پەروەردگار لەم ڕۆژەدا ڕووناکی لە نەبوونەوە هێناوەتە بوون. هەر لەسەر ئەوە ئیمام جەعفەر سادقیش دەڵێت نەورۆز ئەو ڕۆژەیە کە پەروەردگار پەیامی بۆ بەنی ئادەم ناردووە بیپەرستن و شەریکی بۆ پەیدا نەکەن. ئەو ڕۆژەیە کە کەشتی نوح لەسەر شاخی جوودی لەنگەری گرت. ئەو ڕۆژەیە ئیبراهیم پێغەمبەر بتەکانی تێکشکان. ئەو ڕۆژەیە کە ڕووباری نیل بوو بە دوو لەتەوە و پێغەمبەر موسا و قەومەکەی ڕزگاریان بوو. ئەو ڕۆژەیە پێغەمبەری ئیسلام نێردرا بۆ مرۆڤایەتی. بەڵام هەموو ئەم بەسەرهاتانە بێبەڵگەن و بە ئەفسانەکانی مرۆڤ لە قەڵەم دەدرێن. سەبارەت بە یادکردنەوەی ئەم جەژنەش بە درێژایی مێژوو لەلایەن دەسەڵاتداران و حکومەتەیەک لە دوایەکەکانەوە پێشوازی لێ نەکراوە و لە چەندین وڵات و بە هۆکاری جیاواز قەدەغە کراوە. دیارترینیان هۆکاری نەتەوەی و ئاینی بووە. بۆ نمونە لە سووریا و لە تورکیا ئاهەنگی نەورۆز قەدەغە بوو بە پاساوی ئەوەی جەژنێکی نەتەوەی کوردە و پەیوەندی نەتەوەکانی کورد بەهێزتر دەکات. بەڵام لەگەڵ ئەوەشدا کوردان لە تورکیا و لە سووریا لە شەوی نەورۆزدا و لە نێو ڕێڕسمێکی توندی ئەمنیدا لە کاتی خۆرئاوە بووندا ئاگریان کردوتەوە و ئاهەنگی خۆیان گێڕاوە کە زۆرجار دەسەڵاتدارانی ئەو دوو دەوڵەتە
دەستیان کردووە بەگرتنی چالاکوانان و سیاسەکان و هونەرمەندان و ڕێخەرانی ئاهەنگەکان کە ئێستاش ئەم دیاردەیە لەو دوو دەوڵەتەدا بەردەوامە. لە هەر یەک لە قیرخستان و کۆمارەکانی دیکەی یەکێتی سۆڤێتی جارانیش یادکردنەوەی نەورۆز بە پاساوی ئاینی قەدەغە بوو، چونکە پێیان وابوو جەژنەکە دەگەڕێتەوە بۆ ئاینی زەردەشتی. بەو هۆیانەوە یادی نەورۆز تا ساڵانی 1930 نەدەکرایەوە، تاوەکو پیرەمێردی شاعیر لە ناوەڕاستی سیەکانی سەدەی 20دا کاتێک لە تورکیاوە دەگەڕێتەوە سلێمانی، وەک یەکەم کەس لە شاری سلێمانی جەژنی نەورۆز زیندوو دەکاتەوە و دوای چەندین ساڵی یەکەم ئاگری نەورۆز لە گردی مامەیارە دەکاتەوە. لەو کاتەشەوە هەموو ساڵێک ئەم ئاگری پیرەمێرد لە تەواوی کوردستاندا دەکرێتەوە و لە پێناوی بەرزڕاگرتنی جەژنی نەتەوەی کووردا ئاهەنگ و شایی دەگێڕدرێت و بە جۆش و خرۆشیەکی زۆرەوە پێشوازی لە یەکەم ڕۆژی وەرزی بەهار دەکرێت